سڵاوتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی سادنۆتان پێشکەشەکەم سەرەتاش سەردە. بافۆ جەلال ساڵەبانی لە ساڵیادی کۆچی دوای ڕەوانشاد نەوشیروان مستەفا تەکید دەکاتەوە خەونی هاوبەش و لە مێژینەی هەردوو هاوڕێ و هاخەبات سەرۆک مام جەلال و کاک نەوشیروان دەستەبەرکردنی ژیانێکی شەرەفمەندان و حکومڕانێکی تەندروست بوو بۆ خەڵکی کوردستان. دەرباز کۆسرەت ڕەسوڵ بەمبەستی پیرۆزبایی لا فەهمی بورهان سەردانی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکات و پشتیوانی تەواویش دووپات دەکاتەوە. وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر سەردانی بەرەی تورکمانی دەکات و مافی پێکاتەکان لە هەرێم و چەند پرسێکی گرنگی دیکە چاوەتوێ دەکەن. فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستور و دانانی لیژنەیەک بۆ چاودێریکردنی دەکات. دادگای تاوانەکانی کەرکووک سزای لە سێدارەدان بۆ بکوژانی خێزانەکەی گەڕەکی شۆراوی کەرکووک دەردەکات. وەزیری تەندروستی هەرێم ڕای دەگەێنێت کەمی دەرمان و پێداویستی پزیشکەکان بەهۆی نەزانی پارەی کۆمپانیاکانەوە بوو. بافڵ جەلال ساڵەبانی لە ساڵیادی کۆچی دوایی کاک نەوشیروان مستەفایەکێک لە سەرکردە مەزنەکانی شۆڕشینوەی گەلەکەمان پامێکی بڵاو کردەوە تایدا هاتووە. ئەمڕۆ باخەمێکی قوڵەوە یادی کۆچی دوایی سەرکردەیەکی مەزنی شۆڕشینوەی گەلەکەمان سیاسێکی بە ئەزمون نووسەر و ڕۆژنامە نووسێکی گەورەی کوردستان دەکەینەوە. ژیان و خەباتی کاک نەوشیروان مستەفا لە پێناو سەربەرزی و سەرفرازی خەڵکی کوردستان بۆ هەمیشە لە یادەوەریماندا بە زیندوی دەمێنێتەوە و سەری ڕێز بۆ مێژووە پڕ دەستکەوت و درەوشاوەیەدا دەنوێنین. خەونی هاوبەش و لە مێژینەی هەردوو هاوڕێ و هاوخەبات سەرۆک مام جەلال و کاک نەوشیروان دەستەبەرکردنی ژیانێکی شەرەفمەندان و حکومڕانێکی تەندروست بوو بۆ خەڵکی کوردستان. بۆیە ئەرک و بەرپرسیارەتی ئەمەیە بە شوێن پێی ئەواندا لە هەوڵ و تێکۆشان بەردەوام بین بۆ بنیادنانی داهاتوێکی سەقامگیر و خزمەتکردنی هاوڵاتیان. 5 ساڵ بەسەر کۆچی دوایی نەوشیروان مستەفایەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێکخەری گشتی پێشووی بزوتنەوەی گۆڕان تێدەپەڕێت. دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشیدا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە 95 ساڵی 2017 نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی پێشووی بزوتنەوەی گۆڕان لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئەمڕۆ 5 ساڵ بەسەر کۆچی دوایی نەوشیروان مستەفا یەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێکخەری گشتی پێشووی بزوتنەوەی گۆڕان تێدەپەڕێت. دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشیدا لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە 19 ساڵی 2017 نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی پێشووی بزوتنەوەی گۆڕان لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کرد. نەوشیروان مستەفا لە ساڵی 1944 لە سلێمانی لەدایک بووە و دەرچووی بەشی زانستە سیاسیەکانە لە زانکۆی بەغدا لە ساڵی 1967. نەوشیروان مستەفا کاتێک سەرگەرمی خوێندنی یاسای نێودوڵەتی بوو لە زانکۆی ڤێننا کۆتا ساڵی خوێندنی بوو کە ئامادەکاری دەکرد بۆ دکتۆراکەی. لەسەر داوای ڕەوانشاد سەرۆک مام جەلال نەوشیروان وازی لە خوێندنی دکتۆراکەی هێنا و چووە دیمەشق بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک بوو لەو 7 کەسەی کە دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. نەوشیروان مستەفا سەرەتای 60ەکانی سەدەی ڕابردوو دەستی بەکار و چالاکی سیاسی کردووە و یەکەم وێستگەی ژیانی سیاسی لە یەکێتی قوتابیانی کوردستان بووە. ساڵانی 1963 و 1964 بۆتە ئەندامی سکرتارەتی یەکێتی قوتابیان. ساڵی 1967 بۆتە ئەندامی لقی سلێمانی پارتی دیموکراتی کوردستان. ساڵی 1969 خاوەن ئیمتیازی گۆڤاری ڕزگاری بووە. یەکێک بووە لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1975. نەوشیروان مستەفا سکرتێری کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان بووە. تا ساڵی 2006 جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و چەندین کتێبی لە بواری سیاسی و مێژووی و ئەدەبی هەیە. نەوشیروان مستەفا لە ساڵی 1970 ژیانی هاوسەری لەگەڵ خاتوو شوعلا عەلی پێکهێناوە و باوکی دوو کوڕ و کچێکە بە ناوەکانی نما و چیا و چرا.
ئەمڕۆ 30 ساڵ بەسەر هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەمانی کوردستاندا تێدا پەڕێت کە نزیکی 1 ملیۆن هاوڵاتی بەشداری هەڵبژارنەکەیان کرد. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 بە یەکەم بەرهەمی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1990 گەلی کوردستان دادەنرێت. ئەمڕۆ 30 ساڵ بەسەر هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت کە تێیدا بۆ یەکەم جار نزیکەی 1 ملیۆن هاوڵاتی کوردستان دەنگیاندا و بە یەکەم بەرهەمی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1990 خەڵکی کوردستان دادەنرێت. لە 19 ئایاری ساڵی 1992 یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چووە. هەڵبژاردنەکە بۆ 100 کورسی پەرلەمان بوو، لەگەڵەوەشدا 5 کورسی تایبەت کرا بۆ کەمایەتی سریانیەکان، واتە پەرلەمانی کوردستان لەو کاتە لە 105 کورسی پێکاتە بوو. ئەو حزبەی کورسی بەدەستێنا دەبووە زیاتر لە 170 دەنگەکان بەدەست بێنێت. 178 بنکەی دەنگدان کرایەوە بۆ ئەم هەڵبژاردنە. لە 4 حوزەیرانی ساڵی 1992 جەوهەر نامیق سالم وەک سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا و دکتۆر فواد مەعسووم وەک سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان دیاری کرا. لە هەڵبژاردننی ساڵی 1992دا لە 10 لیستی بەشدار بوو، تەنیا 3 لیست بۆ پەرلەمان سەرکەوتن. بەڵام لە دوا هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا لە 38 قوارەی بەشدار 16 قوارە گەیشتنە پەرلەمان. یەکەمین خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرەتایشی گرنگ بوو لە قۆناغێکی نوێی بزوتنەوەی ڕێزگاری خوازی کوردستان بەوەی کورد سەلماندی کە توانای خۆبەڕێوەبردننی هەیە و لە پرۆسەی دیموکراسیشدا پێشەنگی ناوچەکەی و بە یەکەم بەرهەمی ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 خەڵکی کوردستان دادەنرێت. بەڕای بەشێک لە لایەنە سیاسیەکانیش سیستمی سیاسی ئێستای هەرێمی کوردستان بەبوونی سەرجەم دامەزراوە دەستوریەکانیەوە بەرهەمی ئەوە هەڵبژاردنەیە. دوای تێپەڕبوونی 30 ساڵ بەسەرەوە هەڵبژاردنەشدا کەچی ئێستا حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستان کۆک و تەبانین و ماڵی کورد تا ئاستێکی زۆر پەرتەوازەیە و چەندین هەڕەشەی جددی لەسەر قەواری هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوخۆ وڵاتانی ئیقلیمی هەیە. ئێستاش لە هەموو کات زیاتر پێویستە حزب و لایەنە سیاسیەکان بەرژەوەندیە تایبەتیەکانیان وەلانێن و خەمی سەرەکییان پاراستنی قەواری هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانی بێت. ئەو چوارچێوەیەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دوای ڕاپەڕین و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە هەموو هەوڵێکی بۆ ئەوە بووە بەرژەوەندی باڵای هەرێم و هەوڵاتیان پارێزراو بێت و لەو پێناوەشدا قوربانی زۆری داوە و هەرگیز ڕێی نەداوە بەرژەوەندی حزبیەکان لە سەروی بەرژەوەندی نیشتیمانیەکانەوە بن. دەرباز کۆسرەت ڕەسوول کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی وەفدێکی یەکێتی سەردانی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی جەرۆی ئیدارەی هەرێمی کوردستانی کرد بە مەبەستی پیرۆزبایی لە فەهمی بورهان سەرۆکی نوێی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی جەرۆی ئیدارەی هەرێم. لە دیدارێکدا تاکید لا گرنگی و ڕۆڵی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەروی ئیدارەی هەرێم کرایەوە لە کارکردن لەسەر پرسی ناوچە کوردستانەکانی دەروی ئیدارەی هەرێم. هەر لە دیدارەکەدا هەمانگی و پاڵپشتی هەموو لایەک لەسەر پرسی ناوچە کوردستانەکان و شڕکردنەوەی هەوڵەکان باراسی ئارامی و سەقامگیری و ناوچانە و خزمەتکردنی خەڵکەکەی تاکیدی لەسەر کرایەوە. لا بەشێکی تری دیدارەکەدا باس لە ڕەوشە و ناوچانە و گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا تایبەت بە پرسی ناوچە کوردستانەکان کرا. هەروەک تیشک خرایە سەر بەرنامۆکاری داهاتووی دەستەکە و هەرێمی کوردستان لە پێناو پاراستنی مۆرکی کوردستانێتی و ناوچانە و کارکردنی زیاتری هەوڵەکانی چارەسەرکردنی کێشە و یەکلایکردنەوەی دۆسیەکانی ناوچە کوردستانەکان. وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەرەی تورکمانی دەکەن و چەند پرسێک تاوتوێ دەکەن. وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی ئەمین بابەشێخ ئەنجامی مەکتەبی سیاسی یەکێتی و ئامادەبوونی دکتۆر میران محەممەد عەباس ئەندامی مەکتەبی سیاسی و حەمەی حەمەساید و سالار سەرحەت خەلیفە ئەندامانی سەرکردایەتی سەردانی بەرەی تورکمانیان کردو لەلایەن ئایدن معروف لە پرسراوی بەرەی تورکمانی لە هەرێمی کوردستان پێشوازی ئەکران. دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەمین بابەشێخ ئەنجامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەاند سەردانەکەیان پەیوەندی بە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراقەوە هەبوو. تاوتوێی هەموو بارە سیاسیەکان کرا، مافی بەکاتەکانیش لە ئەولەویەتی کۆبوونەوەکانیان بوو. دووپاتیشی کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام مافی پێکاتەکانی لەبەرچاو گرتووە. ناوەڕۆکی سەردانەکەیە بابەتەکانی سەردانەکە پەیوەندی بە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و عێراقەوە هەبوو و ئێمە گفتوگۆ و تاوتوێی هەموو بوارەکانی سیاسیمان کرد وەکو دوو حزبی سیاسی، وەکو دوو لایەنی شەریک لە حکوومەتی هەرێمی کوردستان، وەکو دوو حزبی دۆست، وەکو دوو حزبی بەرپرس
لە ئەم وڵاتە و لەو هرێمە و کۆبوونەیەکی زۆر سەرکەوتو زۆر باش بوو و بە درێژیش باسی مافی پێکهاتەکانمان کرد و ئێمە یەکێک لە پەیامەکانمان بۆ برایانی جەبهەی تورکمان و بۆ تورکمانەکان و پێکهاتەکان هەر هەمووان ئەوە بووە کە بە هیچ شێوەیەک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نامانەوێت دەستێوەردان لە کاروباری پێکهاتە ئاینی و نەتەوەیەکانی هرێمی کوردستان و عێراق بکەین، بەڵکو ئارمانجی ئێمە ڕێزگرتنێکی باشە لە مافەکانیان و هەموو هەوڵێک بدەین کە بەشدار بن لە پرۆسەی سیاسی و هەمومان بەیەکەوە بیر لە پێکۆژیانێکی هاوبەش بکەین و هەمومان بەیەکەوە بیر لەوە بکەین چۆن خزمەتی وڵات و میلەتەکەی خۆمان بکەین. چاندێکی لە مەکتەبی سیاسی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم کاتەدا ئەم سەردانە خۆی لە خۆیدا گرینگە کە پەیوەندیەکانی یەکێتی و بەرەی تورکمانی لە ڕابرد و تاکوێستە کە پەیوەندێکی باش بووە و لە ئێستادا بەرەوە باشی ئاڕوات و کە ئەمە ئەو پەیوەندەش لە بەرژەوەندی نەتەوەکانە و لە بەرژەوەندی پێکەوەژیانی نەتەوەکانە لە هەرێمی کوردستاندا ئێمە لەم پێشوازیە لەم کۆبنەوەدا کە باسی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی تورکمانی عێراقرا و لە عینی کاتیشدا باسی ڕەوشی عێراق و بەتایبەتیش ڕەوشی هەرێمی کوردستان کە بەتایبەتیش لە ڕەوشی پێکهاتەکان بەشداری پێکردنی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمانەش خۆی لە خۆیدا گرینگە بۆ مافەکانی پێکهاتەکان کە ئەمە کە هەموو لایەک پێویستە کە پشتیوانی لە مافەکانی پێکهاتەکان و لە ڕەوشی پێکهاتەکان بکات و کە ئەمەش خۆی لە خۆیدا ئەم پێشوازیە ئەم کۆبنەوەش گرینگە لەم کاتەدا. فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق و دانانی لیژنەیەک بۆ چاودێریکردنی دەکات. فراکسیۆنی یەکێتی لەلایەن پەرلەمانتار دیلان غەفورۆ بە ئیمزای 50 پەرلەمانتار یاداشتێک دەداتە سەرۆکاتی پەرلەمان بۆ پێکهێنانی لیژنەیەک و چاودێریکردنی جێبەجێکردنی مادەی 140. پەرلەمانتار دیلان غەفور لە یاداشتێکدا ئاماژەی بۆ کردووە دوای ئەوەی دادگای فیدراڵی بڕیاریدا بە بەردەوامی کارکردن بە مادەی 140 دەستور تا کاتی سەرجەم بەرگەکانی جێبەجێ دەکرێت. بۆ پێویستە لەسەر سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران پەلە بکات لە پێکهێنانی لیژنەیەک بۆ چاودێریکردن و جێبەجێکردنی قۆناغەکانی مادەکە. هاوکات دیلان غەفور ڕایگەیاند بە نووسراوی فەرمیداوە لە مستەفا کازمی سەرۆک وەزیران دەکات هەمان ڕێکار کە دژی پارێزگاری سەلاحەدین گیرەیە بەر و لە پۆستەکەی دوورخرایەوە لەسەر دۆسەی گەنجەڵی بە هەمان شێوە لە بەرامبەر ڕاکانجبووری پارێزگاری سەپێنراوی کەرکووک بگیرێتە بەر بەهۆی ئەوەی چەندین دۆسەی گەنجەڵی لەسەرەوە بە بەڵگەوە ڕادەسی دادگای کردووە. دادگای تاوانەکانی کەرکووک سزای لە سێدارەدانی بۆ بکوژانی خێزانەکەی گەڕەکی شۆراوی کەرکووک دەرکرد. لە ڕۆژی 28 یانزەی ساڵی ڕابردوو خێزانێک لە گەڕەکی شۆراوی شاری کەرکووک بە شێوەیەکی دڕندانە کوژران دوای ئەوەی پۆلیس دەستی کرد با لە کۆڵینەوە و توانیان تاوانبارەکان دەستگیر بکەن و جەرکەوتە کەسانی تاوانەکەیان کردووە خزمی ژنی پیاوی و خێزانە بوون. با مەبەستی دزینی ئۆتۆمبیل و پارە و کارەیان کردووە. ئەمڕۆژ لەلایەن دادگای تاوانەکانی کەرکووکەوە سزای 2 جار لە سێدارەدان بۆ هەرێکێک لە تاوانبارەکان دەرچوو بەهۆی ئەوەی کە 2 کەسیان کوشتووە. ئاگر لا وێستگەیەکی دابەشکردنی بنزینی کەرکووک کەوتەوە لەلایەن تیمی بەرگری شارستانیەوە کۆنتڕۆڵ کرا. ئەمڕۆ وێستگەیەکی یەهلی دابەشکردنی بنزین لە شەقامی کۆرنیشی شاری کەرکووک بە هۆکارێکی نادیار گەڕی گرت. تیمەکانی ئاگرکوژێرنەوەی سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی و بەڕێوەبەرایەتی دابەشکردنی بەرهەمەناوچیەکان گەیشتنە شوێنی ڕووداوەکە و لە کۆتاییدا توانرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت و بەهۆی ئاگرەکەشەوە چەند کارمەندێکی ئاگرکوژێرنەوە برینار بوو. دەستبەجێ فڕقەکان و تیمەکانی بەرگری و شارستانی کەرکووک وا بە چاو خۆتانی دینین گەیشتنە شوێنی بەبەست و ئێستاوە خالیان لە ئەرکەکەی خۆیان نەدان. ئیشاڵا سەیتەرەمان کورتە سەر وەزعەکە و کارەکەشی جارە دیار نییە ئەو دقەیەکە تەواو بێ دوای ئەوەی سەیتەرەیە کاملەکەی لەسەری ژووری ئەدلەی جیناییمان هەیە ئەوان دێن تەخسیسی هۆکارەکەی جاری هیچ هۆکارێکمان دیار نیە. جارێ خالیان ئێمە لە وەختی
کوژانەوەی ئاگرەکەیان ئەو کارەکەی ئەوەی ئەمە کۆمەڵێکن ئێمە دایمە تەبلیغیانمان کردووە هۆ کارەکەی ئەوەی مڕاجعەتمان بۆ بکەن پەیوەندی بە دایرەکانمانەوە بکەن بۆ بەرگەری شارستانی لەبەرەوەی ڕێنمایەکانیان بۆ دابنین بۆ شروعی تەخزین و بۆ شروعی بنزینەکە کە چۆن بەکاردێ لێرە. بەشی خوێندنی کوردی لە کەرکووک لەگەڵ ئەوەی بەشێک لە فەرمانە ئیدارەکان لە وەزارەتی پەروەردەی عێراق وەردەگرن، بەڵام زۆرێک لە مامۆستایان و فەرمانبەرانی ئەم بەشە کە ڕاژەکانیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ دواکەوتنی موچەکانیان بێبەش کراون لەو ماف و ئیمتیازاتانەی کە بۆ مامۆستایانی کەرکووک دابین کراوە. لە ئێستاژە نزیکەی 8,000 مامۆستا چاویان لەوەیە ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر حکوومەتی ناوەند. مامۆستا شەهاب زیاتر لە 20 ساڵە مامۆستایە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە بەشی خوێندنی کوردی لە کەرکووک خزمەت دەکات. ئەو دەڵێت بەهۆی ئەوەی ڕاژەکەیان سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە بەراورد لەگەڵ مامۆستایانی سەربەناوەند لە مافەکانی بێبەشکراوە. داواکارین ڕاژەکانمان بگوازرێتەوە سەر حکوومەتی فیدرال لە سەرەتای دامەزرادمانەوە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بووین و موچەکان لە کات و ساتی خۆی دراو بە امتیازاتی جیاواز لەگەڵ بەغداش ڕاستەکە باسکەین عیبمان نەبوو. بەڵام لە کۆتاییە ئەگەر با بڵێن موچەکانمان کەمتریش بێتەوە لە کات و ساتێکی ئاسایش بێ مادام ئێمە خزمەتی شارێکەکەین شارەکە لە ڕووی یاساوە سەر بە مەرکەزە هەتا لە ماف و امتیازاتەکانی ئەو شارە بێبەش نەبین بەڵێ ئێمە پێمان باشە ڕاژەکانمان بچێتەوە سەر حکوومەتی فیدرال. یەکجا ئەم ڕاژەیە نەقل بێتە سەر بەغا و وەکو ئێمە لەکی کارێکەوە نامەیەکە دووەدی و زۆر بە ئاسانی ڕۆی وەرەگری تویتر ئەم چاوەڕوانیە بەڕاستی زۆر ئزعاج بوو و زۆر خەڵکی پرسی موچە و جیاوازی ڕاژەکانیان باس و خواسی ڕۆژانەی نێوانیانە. جیاوازەکە لە کاتێکدایە هەردووکیان هەمان ئەرێک بەجێ دەگەێن و لە یەک شوێندان، بەڵام سەر بە دوو وەزارەتی پەروەردەی جیاوازن. خۆی من یەکێکم لەوانەی کاتی خۆی پێمانوت لەسەر بەغاتەوەیان لەسەر هەرێم زۆر بە ئاسانی. مامۆستا خەبات لە هەمان خوێندنگەی و نیگەرانە لەو جیاوازی نێوان مامۆستایانی هەرێم و بەغدا هەیە و دەڵێت هەستێکی ناخۆش ماگانە بۆ من دووبارە دەبێتەوە کە دەبینم هاوکار و هاوپیشەکانم وەکو من لە کاتی خۆیدا موچەیان پێ نادرێت. ئەمە هەستێکی ناخۆشە. ئێمە وەکو مامۆستا سێرەکەی لە یەک ئیدارەیین کۆمەڵێک مستحقاتی خۆی وەرەگرێ کۆمەڵێکیش مستحقاتی خۆی وەرناگرێ بۆیە وایەن لە ئێمە کردووە لە مامۆستا لە حاڵەتێکی نەفسی ناخۆشە ئەژێ ئەم جیاوازیە بۆچی ئەوان من لەوان دەرز زیاتر ئەدەمەوە یاخود من وانم لەوان زیاترە نە هەموو مستحقات و هەموو واجباتمان وەکێکە واتە ئەبێ حقوقشمان وەک یەک بێ. نزیکەی 9,000 مامۆستا و فەرمانبەر لە بەشی خوێندنی کوردی کەرکووک خزمەت دەکەن. لەو ژمارەیەش زیاتر لە 7,800 مامۆستا و فەرمانبەریان ڕاژەکانیان سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەهۆی دواکەوتنی موچەکانیان و بێبەشبوونیان لە ماف و امتیازاتەکان نیگەران و داواکارن بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەر بێت و ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر حکوومەتی ناوەندی. زانانەبەز، کەناڵی کەرکووک. بەمەبەستی باشتر بەڕێوەچوونی کاری پارێزەری و مافپەروەری لە کەرکووک خولێک بۆ پارێزەرانەی کە لە سەرەتای کارکردندان کرایەوە. خولەکە لەلایەن ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتیەکانی کوردستان بە هەمانگی هەردوو لقی کەرکووکی سەندیکای مافپەروەران و پارێزەرانی کوردستان لە سەنسەری ڕۆشنبیری شاری کەرکووک کراوەتەوە و تایدا 35 پارێزەر لە هەردوو ڕەگەز بەشدار بوون. لە کۆچای خولەکەشدا بڕۆنامە بەسەر بەشداربوواندا دابەش کرا. لە چوارچێوەی بایەخدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەر جەمچینی توێژەکانی کۆمەڵگا ناوەندی کەرکووکی ڕێکخراوە دیموکراتیەکانی کوردستان بە هەماهەنگی هەردوو لقی کەرکووکی سەندیکای پارێزەران و مافپەروەرانی کوردستان خولێکی بەهێزکردنی توانەکانی بۆ 35 پارێزەر و مافپەروەر کردەوە. ئامان زمان ئێمە دایمەن هەوڵی ئەوە دەین کە هەموو ڕێکخراوەکانمان کارابن لە خزمەتی توێژەکانی خۆیانە بن. من بە دەستخۆشی لە پارێزەران و مافپەروەران بەڕاستی دوو سەندیکای کاران لەم شارەیە و ئەمانیش توانیانە بۆ
ئەندامەکانی خۆیانە قولێکی بەهێزکردنی تواناکان بۆی بزانن یعنی چۆن بەشداری بکەن چۆن بتوانن دیفاع لە قەزیەکان بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەم بوارەیە دایمەن هەوڵێەوەی داوەکەم کۆمەلگا لە خزمەتی کۆمەڵانی خەڵکا بێت. من هەستەکەم خولێکی سەرکەوتووە، من هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هیوادارم بەشداربانش توانی بێتان سوودێکیان لێ ببینێت. وەک درێژدانێک بە کارچارەکیەکانی ڕێکخراوە دیموکراتەکانی کەرکووک بە هەمانجی ئەوان بە پشتگیری ئەوان بە هاوکاری نێوان سندیکای پارێزەرانی کوردستان و یەکێتی مافەرۆرانی کوردستان ئەم خولە ئەنجام درراوە بۆ پارێزەر و مافەرۆرانی کەوا کار دەکەن لە بیدایەت کارەکانیان بە تایبەت لە گەنجان. ئێمە شۆک هاوکاریەک بۆ ناسین و پتەوکردنی زانیاری یاسایی و قانونیەکان و ئەو ئیزراعاتانی کەوا لە داوای دەکرێت وەک هاوکاریەک بۆیان کەوا ئەم خولە ئەنجام درراوە بۆی باشتر ناسینێکە بێ و ئاسانکاریەکە بێ بۆیان بۆی دەچۆنێتی تێگەیشتن و ئەنجامدانی کارەکانیان. وا پێویستە مرۆڤ بەردەوام هەوڵ بدا زیانلایری بەدەست بێنێ، چکە ڕۆژانە پێویستی بۆ بابەتانە دەبێت کەوا ڕوبەڕووی دەبێتەوە. بە هەمان شێوە پارێزەر یاخود مافەروەر بە هەمان شێوە پێویستی بەم خولانە دەبێت، چکە لەم خولانەیە ئیسفادەی معنەوی دەکات زیاتر بۆی کەوا ئەو ئیسفادە معنەویە ببێتە ئیسفادەیەکی مادیش بۆ داهاتویان، چکە زانیاری باشی پێشکەش دەکرێت لەم خولانەیە. بەشداربوانی خولەکەوی ڕایسپاس و پێزانینیان بۆ ڕێکخراوە دیموکراتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەردوو سەندیکای پارێزەران و مافەرەران کردنەوەی ئەو جۆرە خولانەیان بە گرنگ زانی بۆ وەرگرتنی زانیاری نێو برەودان بە تواناکانیان. ئەم خولانە تا ڕادەیەکی زۆر گرنگە بۆ پارێزەرە تازەکان بۆ کۆکردنەوەی معلومات و زانیاری زیاتر هیوادارم زیاتر بایەخی پێ بدرێت و زۆر سوپاسیانەکەین بۆ ئەم خولەکە کردیانەوە بە پێویستە زانم ئەم خولە ساڵانە تازە بکرێتەوە بۆ پارێزەر هەموو پارێزەران بە تایبەت پارێزەران کە تازە دەستیان بە کارەکانیان کردووە زۆر سوودمەند بوونی و دەستخۆشی لە هەموو مامۆستایانی تر ئەەکەم کە عادەتیان کێشە زۆر سوودی هەبوو بەڕاستی پێویستە هەموو پارێزەرێک و ماوەی جارێک بیکەنەوە بۆ پارێزەران چونکە ئەوکو ئەپدەیت وایە ینی بەڕاستی زۆر پێویستە وزەیەکی باش وەرەگری مامۆستاکان دەستیان خۆش بێ زۆر ماندوو بوون لەگەڵمانە. خولی بەهێزکردنی توانای پارێزەران و مافەرەران لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بەڕێوە چوو ماوەی 3 ڕۆژی خایاند لە بوارەکانی یاسای باری کەسێتی و سزادانی عێراقی و دادنووسی و شێوازی گرێبەستی یاسایی و تۆماری عقار وانەکان وترانەوە. حەسیب حارس، کەناڵی کەرکووک. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەرەی تروپمانی عێراق داوای کرد سەرجەم لایەنەکان بە سەرجەم پێکهاتەکانیەوە بەشدار من لە ئیدارەی پارێزگای کەرکووک ئیدارەیەکی هاوبەش بۆ پارێزگاکە پێکپێندرێت. بەرەی تروپمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕوونیشی کردەوە ئیدارەی پارێزگاکە لەگەڵ حیزبەکان هەمانگ بێت. ئەمەش لە پێناوی ئەوەی ئیدارەیەکی هاوبەش لە شارەکەدا فراهم بکرێت. نطالب إدارة كركوك بضرورة التعاون مع الأحزاب التركمانية داواکاری نیداری کەرکووک بە گرنگیەوە بڕوانێتە ڕێکەوتن لەگەڵ حیزبە تورکمانیەکان و لایەنەکانی دیکە. هەروەها پێویستە کار بکرێت بۆ پێکێنان و بەکارخستنی ئیدارەیەکی هاوبەش لە نێوان پێکاتەکاندا. پێویستیشە کار بکرێت بۆ ئاڵوگۆڕی پۆستەکان لە نێوان پێکاتەکانی شارەکە بە شێوەیەکی یەکسان و بێ جیاوازی. ئەو کەسانەشی پۆست و بەرپرسیارەتیان پێدەدرێت پێویستە خەڵکی شارەکە بن. لە کۆتاییشدا جەخت لەوە دەکەینەوە ئیدارەدانی کەرکووک بە شێوەیەکی هاوبەش لە بەرژەوەندی خەڵکی شارەکەدایە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری گشتی کاروباری تەندروستی لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سەردانی بەشی کۆگاکانی دەرمان و پێداویستی پزیشکیەکانیان کرد. دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسییان لە ئامانجی سەردانەکە کرد کە خۆی لە کێشەکانی دەرمان لە ناوەندە تەندروستیەکاندا دەبینیەوە. وەزیری تەندروستی ڕایگەاند بودجەی کڕینی دەرمان لە 6 ملیارەوە دەبێتە 7 ملیار و دەسەڵات دەدرێتە بەڕێوەبەرایەتیەکان بۆ پڕکردنەوەی پێداویستیە پزیشکیەکان و دەرمان. لەگەڵ بەڕێوەبەری گشتی کاروباری تەندروستی لە وەزارەتی تەندروستی و بەڕێز دکتۆر سەباح حەولامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سەردانی بەشی و بەڕێوەبەرایەتی کۆگای دەرمان و پێداویستی پزیشکیمان کرد لە شاری سلێمانی و تیمی وەزارەتمان لەگەڵ بەڕێوەبەری کۆگا و تیمی یاوەری لە کۆبنەوەیەکدا بە تێر و تەسەلی لەسەر کێشەی دەرمان، لەسەر کەمبوونەوەی دەرمان، لەسەر پێداویستی پزیشکیەکان
و لەسەر ئەو قەیرانانەی کە لە ماوەی ڕابردوودا دۆخەکە لە شوێنە جیاجیەکان بە جۆرێک لە جۆرەکان کە کاری کردو بۆ سەر خزمەتگوزاریە تەندروستیەکان لە ناو نەخۆشخانەکان مەیدانی بەسەرمان کردەوە وێڕا ئەوەی کە ئێمە لە ماوەی ڕابردوو ڕۆژانە بە سوپاسەوە لەگەڵ هەموو بەڕێزان لەسەر هێڵ بووینە و بەردەوامیش چونکە دەرمان گرنگترین بەشی خزمەتگوزاری پزیشکیە لە ناو داوم دەستگا تەندروستیەکان دەرمان و پێداویستی پزیشکی لە 6 میلیارەوە زیاد دەکرێت بۆ 7 میلیار و جۆرێکی تر لە دابەشکردن و پێدانی دەسەڵات بە بەڕێبەرایەتە گشتەکان دەدرێت بۆی بتوانین پرۆسەکە خێراتر بکەین و ئێمە بەڵێنی ئەوشمان وەرگرتووە کە نەختینەکان تا ڕێژەیەکی زۆر باش تا ڕادەیەکی زۆرتر بتوانین نەختینەکان لە بانکەکاندا بەردەست بکرێت بۆ بەڕێبەرایەتە گشتەکانی تەندروستی. بەسپاسەوە جەنابی وەزیری تەندروستی چەند هەواڵێکی پێڕاگەیاندین لەسەر کێشەی چارەسەرکردنی دەرمان کە هەم خۆی لە زیادکردنی بودجەی دەرمانە بینێ و هەم خۆشی لەوە بینێ کە پارەیەکی نەختینە وەکو ئێوەی ئێمە پێشتیارمان بۆ لیژنەکە کردبوو پارەیەکی نەختینە بەجیا تەرخان بکرێ بۆ دەرمان وەجیا بکرێتەوە لە بودجەی ناوخۆی سلێمانی و لە بودجەی موچە بەجیایی بێت ئەمە بخۆی بەڕاستی توانم بڵێم بەشێکی زۆری کێشەی دەرمان چارەسەرەکە. نزیکەی 400 جۆر لە گەنمۆک و توێژینەوە لەسەر کێڵگەکانی تۆژینەوەی بەکرەجۆ لە شاری سلێمانی تۆ کرابوون. ئەمڕۆژ بە ئامادەبوونی ژمارەیەک لە نوێنەرانی وەزارەتی کوشتتوکاڵ و پسپۆڕانی ئەو بوارە جوتیاران پلەبەندی بۆ جۆر و شێوەی بەرهەمی گەنمەکان کرا و جەرکەوت 5 جۆر لا گەنمە چێنراوەکان بەرگەی وشکە ساڵی و بارانی زۆر و ڕادەی شەی زۆر دەگرن و لەگەڵ ئاو هەوای کوردستاندا دەگونجن. کێڵگەکانی توێژینەوەی بەکرەجۆیە لە سلێمانی نزیکەی 400 جۆر گەنمی لەسەر تۆ کراوە دەرکەوت لە کۆی ئەو ژمارەیە 5 جۆریان بەرگەی وشکە ساڵی و بارانی زۆر و ڕادەی شەی زۆر دەگرن و لەگەڵ ئاو هەوای کوردستاندا دەگونجێن. ئەو جۆرە دەستەبەر کراوە ئێستا سلێمانی دوو هەیە کە بە ڕووبەری زۆر فراوان بڵاو بۆتەوانێ و لە کێڵگەکانی خۆمانە 150 تەن تۆنم هەیە بە ڕوتبەی تۆی پەسەند کراو و دوو سنف کە لەو شێوەیە ئێستا نردومانە بۆ لیزنەی پشکنین و پەسەندکردنی تۆ لە وەزارەتی کوشتتوکاڵی عێراق بۆی پەسەند بکرێ و چەند تۆی کێشەمان هەیە لێرە کۆتایی پێ ئەتوانم لەم ساڵە ژمارەی 5 تۆی تر بەو شێوەی کە تۆ باسە کرد ئامادە بێت کە هەموو سیفاتە زانستەکانیان تەیە و بەرهەمێکی زۆری هەیە و ناوی شێنین. نوێنەرانی حکوومەت و پسپۆڕانی بواری کوشتتوکاڵ و جوتیاران لێرن تا بە چاوی خۆیان نمونەی ئەو گەنمانە ببینن کە ئیدی لە ترسی بە هەدەرچوونی ساڵێک ماندوێتی ڕزگاریان دەکات. 51 ساڵە جوتیارە ئەم هەنگاوە خۆشحاڵی کردووە. ئەمڕە هاتنەوە ئەم تۆ چاکە بۆی مەڕامن وڵای شتێکی زۆر چاکە زۆر چاکە کەوا سەرپەرشتیمانەکەن وەکو مۆزەفی کوشتتوکاڵی زۆر شتێکی چاکە بۆ ئێمە زۆر ئاگە حکوومەت یارمەتیمان بەو دەممان بکات گەنمی جوانمان باتەوە سلێمانی دوو وەگەڵ تازانی کە سنفانی هاتووە بەمانەتێ لەگەڵ سەما دەبەستیانی مناسب بمانەتێنەک بەسەری گران بۆمان نەکرێت بمانەتێ ئێمە ئەنتازمان باشە بێ ئێمەش. لە تەواوی وڵاتە پێشکەوتووەکان بواری کوشتتوکاڵ گرنگی زۆری پێدەدرێت و وەک سەرچاوەیەکی بەهێزی بەرەمێنانی بەروبوومی نێوخۆیی مامەڵەی لەگەڵدا دەکرێت. پسپۆڕێکی ئەو بوارەش دەڵێت پێویستە حکوومەت بەرەمهێنانی کوشتتوکاڵێکی مۆدێرن فراهم بکات. بەتاکی لە ئاسی تمۆحیەمان نییە و پێویستە زیاتر پشگیری لە کەرتی کوشتتوکاڵکە لە بەڕێوەبەرایەتی توێژینەوەکان لە زانکۆکان لە کۆلێژەکانی کوشتتوکاڵ بکرێت بۆ بەرهەمهێنانی کوشتتوکاڵێکی مۆدێرن کە لەگەڵ پێویستیەکانی سەردەم بگونجێ. تا ئێستا لە کوردستان بۆ بەرەمهێنانی بەروبوومە کوشتتوکاڵیەکان پشت بە توانا و زانیاری و ئەزمموی جوتیاران دەبەسترێت، بەڵام هەوڵەکان بۆ ئەوەن بواری کوشتتوکاڵی بە زانستی بکرێت تا جۆر و ڕێژەی بەروبوومەکان لەگەڵ پێویستیەکانی سەردەمدا بگونجێت. هەردی عادل، کەناڵی کەرکووک، سلێمانی.
زانکۆی تیشکی سلێمانی شەشەمین پێشانگای تیشکی نوێگەری بۆ پرۆژەکان و فێستیڤاڵی کولتوری ئەنجامدا و تیایدا چەندین پرۆژە و کاری خوێندکاران نمایشکرا. شەشەمین پێشانگای نوێگەری زانکۆی تیشکە بۆ پرۆژەکان. خوێندکاران بیرۆکەکانیان بەرجەستە کردووە و لە فیستیڤاڵەکەدا نمایشیان کردووە. زانکۆی تیشک سلێمانی بۆ شەشەمین ساڵ شەشەمین پێشانگای نوێگەری بۆ پرۆژەکان ڕێگەخات. لەم پێشانگایە زانکۆ هەوڵەدات دەرفەتێک بڕەخسێنێ بۆ خوێندکاران لەگەڵ ستافی ئەکادمی کە بتوانن پەرە بەهرەکانی خوێندکاران دەن دەرفەتێکی زۆر زۆر گرنگ تاوەکو ئەو بابەتانی کە لە تیۆری وەریگرن پراکتیسەی بکەن و هەروەها خوێندکاران کۆمەڵێک بەهرەی ناوەکیان هەیە کۆمەڵی پۆتێنشاڵیان هەیە کە لە ڕێگەی ئەم جۆرە پرۆژانەوە ئەتوانێت کەشفی بکات و پێمان خۆشە کە لە دەرەوە خەڵکانی دەرەوە کەسان دایک و باوکی خوێندکاران کەسانی ئەکادمی بانگێش کراون تاوەکو شارەزای توانا و لێهاتووی خوێندکارانمان بن ئەو پرۆژانەی کە ئامادەیان کردووە لە مەجالە جیاوازەکانە. خوێندکارانیش باز لە گرنگی ئەم جۆرە فیستیڤاڵانە دەکەن کە توانیویەتی ببێتە هۆی دەرخستنی بەهرەکانیان. من وەکو خوێندکارێکی تەلارسازی بەشداریم کردووە ستێجی پێنجم بتوانین ئیشەکانمان ئاڕست بکەین هەم خەڵکی بتوانن ئایدیەکانمان ببینین ئایدیەکانمان شێر بکەین و هەم توانای خوێندکارەکانیشمان دەربکەوێت. من وەکو خۆم بە مەشروعێک بەشداریم کردووە لە کپی ئەوترە ئەربەن دیزاین ئەویش هەستاوین بە ڕیدیزاینکردنەوەی جادەی سابوونکەران و بەکارهێنانی ئەو ئێلیمنتانەی کە پێشتر لە سابوونکەرانە هەبووە ئیتر هەر ئێلیمنتێک بێت کە پێشتر بەکار هاتووە ئێمە هاتووە بەکارهێنانەوەی ئەو ئێلیمنتانە بۆ ڕیدیزاینکردنی ئیشەکەمان. ساڵانە زانکۆ پەیمانگاکان بە مەبەستی دەرخستنی توانەوە بەهرەی خوێندکارانیان فیستیڤاڵی جۆراوجۆر ئەنجام دەدەن کە تێیدا بەرهەمی تێکۆشانی ساڵێکی خوێندکارانی تێدا نمایش دەکەن. هێژین لەتیف، کەناڵی کەرکووک، سلێمانی. دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان و نووسینگەی نەهێشتنی سپیکردنەوەی پارە و کۆمەکردنی تێرۆر لە بانکی ناوەندی عێراق ڕێکەوتنێکیان ئیمزا کرد. ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم ڕایگەاند ئەو نووسینگەیە کە سەر بە بانکی ناوەندی عێراق و ئەرکی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی پارە و کۆمەکردنی تێرۆرە. لە ڕووی نێودەوڵەتی پەیوەندی باشیان هەیە و دەتوانین سوود لە پەیوەندیەکانیان وەربگرین. وتیشی هەمانگی و پەیوەندی نێوان دەستگاکانی چاودێری هەنگایەکی گرنگە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە. لەوەکو لە پێشتەچی ڕێکەوتنەکە بە هاتوو ئەوەیە کە یەکێت ئەرکانی ئەو نووسینگە بە دواداچوونی ئەو پارانەیە کە لە ئەنجامی تاوانەکانی گەندەڵی لە عێراق دەچێتە دەرەوە بەتەکید ئەوان وەکو دەستگایەک وەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و پارەداکردنی تیرۆر علاقاتەشی باشیان لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە و دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان سوودێکی گەورە لەو ڕێکەوتنامە لەگەڵ ئەوان وەردەگرێت چونکە ئەوان ئەو بەڕێوەبەرایەتی سەر بە بانکی مرکزی عێراقەوە پەیوەندێکی زۆریان لەگە سەرجەم هاوشێوەکانی خۆیان لە وڵاتان هەیە. پێشی تریش ڕێکەوتنامەیەکی هاوشێوەیان لەگەڵ دەستەی دەستپاچی عێراق و لەگەڵ بەڕێوەبەرایەتی جێڕانەوەی پارە و ممتلەکات هەم لەناو دەستەی دەستپاچی عێراق ئیمزا کردووە کەواتەوە سێم ڕێکەوتنیان دوو ڕێکەوتنیان لە بەغا کردووە ڕێکەوتنیشیان لەگەڵ هەرێمی کوردستان کردووە. ئەو بەڕێزان لێرە لە دوێنەوە بەشی زۆری داوم دەستگای ڕەسمیەکانی هەرێمی کوردستانیان بینیوە بە پێمان وایە بە پێوەکردنی پەیوەندی نێوان دەستگا ڕقابیەکان و لەو جۆرە دەستگایانە هاوکاری هەردوولا دەکەن بۆ مەسلەی زیاتر بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ئەو لێکەوتانەی لە تاوانەکانی گەندەڵی دەکەوێتەوە. لەبەرە بەتەکید هەرێمی کوردستان و دەستەی دەستپاچی و هەموو دەستگاکانی تر سوودمەند دەبن لە کار و چاڵاشەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە و پێ ئەو پرۆتۆکۆڵە ئێمە لەمە دووە لە هەموو کار و چاڵاشەکانی ئەوان بەشداری دەکەین و لە هەموو خول و ڕاهێنانانەی کە ئەوان دەیکەن بۆ کارمەندەکانی خۆیان لێرەش هەرێمی کوردستان بۆ دەستگا هاوشێوەکانی خۆیان دەکەن لەوانەش دەستەی دەستپاچی و دەتوانین ئێمە زانیاری گۆڕینەوەی بەردەوام هەبێ لەسەر ئەو پارانەی کە لە ڕێگەی تاوانی ڕێکخراوە بەدەست دەکەون ناخود ئەو پارانەی کە لە ڕێگەی تاوانەکانی گەندەڵی دەبرێنە دەرەوەی وڵات بەتەکید ئێمە دەتوانین لە زۆر کەیس زانیاری لەوان وەربگرین و سوودیان پێ بگەین و لە هەمان کاتیشداگەوان پێویستیان بە زانیاری هەبوو لەسەر هەر بوونی هەر سەرمایەکی ناسایی کە و دەست هاتوو لە تاوانەکان لە هەرێمی کوردستان دەتوانین
بەپێی ئەو ڕێکەوتنە نقطەی بەڵێن ئیتیساڵ پەیوەندی بەردەوام لە بینی هەردوو لایەنەکە دەبێت. ئاماژە بە سەردێڕی دووەمی هەواڵەکانەدا. ئەنجومەنی نوێنەرانی عێراق متمانە لە پارێزگای سەلاحەدین وەردەگرێتەوە خوێندنەوە یەکەمیش بۆ پرۆژە یاسایشی خۆراک دەکات. نوری مالیکی تاکی دەکاتەوە پێداگری سەدر بۆ پێکێنانی حکوومەت بەبێ لایەنەکانی دیکەی شیعە مەترسیە بۆ سەر پرۆسەی سیاسی عێراق. هێزانمنیەکانی مووسڵ 6 کەس بە 32 کیلۆگرام مادەی هۆشبەرەوە دەستگیر دەکەن. لا دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە زۆرینەیە دەنگ متمانە لە عەمار جەبر پارێزگاری سەلاحەدین سەندرایەوە. هاوکات لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای پشتیوانیکردنی لە ناکاو بۆ ئاسایش و گەشەپێدانی خۆراک و خوێندنەوەی دووەمیش بۆ پرۆژە یاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل کرا و دانیشتنەکەی بۆ هەفتەی داهاتوو هەڵگرت. فەرمانگەی میدیای ئەنجومەنی نوێنەران لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد. پەرلەمان لە دانیشتنەکەی ئەمڕۆدا بڕیاریدا بڕگەیەکی تر بۆ خشتەی کارەکانی زیاد بکات و جەنگ لەسەر دوورخستنەوەی پارێزگاری سەلاحەدین بدرێت و بە زۆرینەی جەنگ متمانی لێوەرگیراوەتەوە. ئەماژەی بۆ هۆشداوەیەکی تر لە بڕگەی بەرنامەی کاری دانیشتنەکەی ئەمڕۆ کە پێشتر بڕیاری لەسەر درابوو پەرلەمانتار مقداد محەممەد عوبەید عەلی جومەیلی لە جیاتی مەشعان جەبوری سوێندی یاسایی خوارد. نوری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە وەڵامی مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لەبارەی پێکهێنانی حکوومەتی زۆرینەوەڕای گیاند ناکرێت حکوومەت بەو شێوە پێک بهێنرێت کە باسی دەکەن. نوری مالکی لە دیدارێکی تەلەڤیزیۆنی داڕۆنیشی کردوتەوە دەبێت هەمووان لە حکوومەتدا بەشدار بن و ڕەتکردنەوەی بڕیارەکانی دادگای فیدرالی لووتکەی پشێویە. ئەماژەی بەوەش کردووە پێداگیریەکانی سەدر سەبارەت بە پێکهێنانی حکوومەت بەبێ لایەنەکانی دیکەی شیعە هەڵەیە و مەترسیە بۆ سەر پرۆسی سیاسی عێراق و کاری دادگا. پێشتر مقتەدا سەدر ڕەخنەی لەلایەنەکانی تری شیعە گرت بەوەی ڕێگر بوون لە بەردەم پێکهێنانی حکوومەت لەلایەن سەدر و هاوپەیمانیەکانیەوە. بڕیارەکەی دادگای فیدرالیشی ڕەت کردەوە کە دژی پرۆژە یاسایشی خۆراک بوو. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق نزیک بوونەوەی وادەی کۆتایی هاتنی سەردەمی ناوچەی سەوزی بەغدادی ڕاگەیاند کە ئەمریکیەکان ساڵی 2003 دوای پرۆسی ئازادی عێراق دایان مەزران. کازمی لە میانی سەردانێکی بۆ ئەمینجارەتی بەغداد بەڵێنیدا کە ناوچەی سەوز بگەڕێنێتەوە دۆخی جارانی هاوشێوەی تەواوی ناوچەکانی تری بەغدا. کازمی ڕاگەیاند دەبێت چەمکی ناوچەی سەوز بگەڕێتەوە بۆ ڕابردووی و بە ناوی گەڕەکە ڕەسەنەکانیەوە ببرێت. کازمی یەکەم سەرۆک وەزیران نییە کاڵۆسی لەسەر ناوچەی سەوز هەبێت بەڵکو پێشتریش عادل عەبدولماتی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق هەوڵیدا ئەو دۆسیە بجوڵێنێت بەڵام سەرکەوتوو نەبوو. هێزە ئەمنیەکانی مووسڵ 6 کەس بە 32 کیلۆگرام مادەی هۆشبەرەوە دەستگیر دەکەن کە بەنیاز بوونە لە سووریاوە دزە بکەنە ناو عێراقەوە. لەوڕۆ ئەنجومەنی باڵای دادوەری لە بەیاننامەیەکدا ڕاگەیاندووە دوای بڕیاری دادگا و بە چاودێری ڕاستەوخۆی دادگای لێکۆڵینەوەی نینەوە هێزەکانی بەڕێوەبەرایەتی هەواڵگری و بەگشتداشتنەوەی تیرۆری نینەوە 6 تۆمەتباریان دەستگیر کردووە کە 32 کیلۆگرام مادەی هۆشبەریان پێبووە لە جۆری کریستال و هەوڵیانداوە لە سووریا و دزە بکەنە نێو عێراقەوە. ئەمەژێ بۆش کردو 5 لا دەستگیرکراوەکان هەڵگری ناسنامەی عەرەبین و تۆمەتبارەکەی دیکەش عێراقیە و لەلایەن دادگا و بە پێی مادەی 4 تیرۆر داوا کراوە. کێشمەکێشی سیاسی و کارەساتە سروشتیەکان هۆکاری سەرەکی ئاوەرەبوونی هەوڵاتیان لە سەرجەم ناوچەکانی جیهان. بەپێی توێژینەوەیەکیش ساڵی ڕابردوو لە ڕووی پەنابەری نێوخۆی وڵاتانەوە ژمارەی پیاوانەی تۆمار کراوە و نیوەی ئەوانەش کە پەنابەری نێوخۆی وڵاتەکەیان بوونە تەمەنیان لە 18 ساڵانە. بەپێی توێژینەوەیکی دوو ڕێکخراوی ناحکومی نەرویجی ساڵی 2021 لە ڕووی پەنابەری نێوخۆی وڵاتانەوە ژمارەی پیاوانەیی تۆمار کراوە. توێژینەوەکە لەلایەن سەنتەری چاودێریکردنی پەنابەری ناوخۆی و ئەنجومەنی نەرویجی بۆ پەنابەران ئەنجام دراوە و تیایدا ئاماژە بۆ کێشمەکێشە سیاسی و سەربازی و کارەساتە سروشتیەکان کراوە.
کە ملیۆنان کەسی ناچار کردووە لە نێو وڵاتەکەی خۆیاندا ئاوارە و دەربەدەر بن. بەپی ئەو توێژینەوەیە ساڵی 2021 زیاتر لە 59 ملیۆن کەس لە نێو وڵاتەکانی خۆیاندا ئاوارە بوونە و نیوەی ئەو ژمارەیەش تەمەنیان لە خوار 18 ساڵانەوە بووە. توێژینەوەکە ئەو کەسانە ناگرێتەوە کە ئاوارەی دەرەوەی وڵاتەکانیان بوونە و پێشبینیشی کردووە بۆ ئەم ساڵ ژمارەیەکی دیکەی پیاوانەیی تۆمار بکات. ئەویش بەهۆی جەنگی ڕووسیا بۆ سەر ئۆکرانیا و دەربەدەربوونی ملیۆنان کەسی ئەو وڵاتە. بەشێکی زۆری کێشمەکێشە سیاسیەکان لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستە و عێراقی شێچەکە لەو وڵاتانی بەردەوام هاوڵاتیانی بەهۆی شەڕ و ململانیەکانەوە ئاوارە و دەربەدەر بوونە، بە تایبەتی لە سەردەمی بەعسی لە ناوچوو. ساڵی 1991 دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد و پەلاماری سوپاکەی سەددام بۆ سەر شارەکانی کەرکووک و کوردستانیەکان هەمویان بە یەک دەنگ ئەو داگیرکاریەیان ڕەت کردەوە و لا کۆڕەوێکی ملیۆنیدا ڕویان لە سنوورەکانی تورکیا و ئێران کردو. بەواش زۆرترین ئاوارەی نێوخۆیی لە عێراق تۆمار کرا. لە دوای پرۆسەی ئازادی عێراق نەهامەتیەکانی کورد و گەلانی عێراق کۆتایی نەهات و لەگەڵ هاتنی تاقمی تێرۆریستی داعش و داگیرکردنی ناوچەیەکی بەرفراوانی عێراق، هاوڵاتیانی موسڵ و دیالە و سەلاحەددین و چەند ناوچەیەکی دیکە بۆ پاراستنی گیانی خۆیان ماڵ و حاڵیان جێهێشت و زۆربەیان ڕویان لە کەرکووک و شارەکان یاریێمی کوردستان کردووە. ئەو دوو ڕێکخراوە لە کۆتایی توێژینەوەدا ئاماژە بۆ ئەوە دەکەن لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئەمە دووەم جارە ئاوارەی نێوخۆیی وڵاتان ژمارەی پیاوانەی تۆمار دەکات. بە شێوەیەک لە ساڵی 2020ش بەهۆی ژمارەیەک کارەساتی سروشتیەوە بەشێکی زۆری دانیشتوانی ئەو ناوچانە ئاوارە بوون کە بەهۆی زریان و لافا و دروستبوونی تسۆنامیەوە بووە. هەروەها تەقینەوەی گڕکانیش لەو ساڵەدا هۆکارێکی دیکە بوو بۆ ئاوارەبوونی هاوڵاتیان. جیاواز لەم بابەتانە مامۆستایەک لە کفری بەناوی مەحموود فوئاد لە پێناو دوورکەوتنەوەی منداڵەکانی لە بەکارهێنانی مۆبایل دوو بێچووی کەروێشکیان بۆ دەکڕێت، بەڵام سەرنجام کەروێشکەکانی شێندەی منداڵەکان هۆگری مۆبایل بوونە و لەگەڵ منداڵەکاندا تەماشای فیلم کارتۆن دەکەن. زانیاری زیاتر لەم راپۆرتەی هاوکارمان دڵنیا مەحموودە. سڵاوتان لێبێ. دوای ئەوەی دوێنێ لە سۆشیال میدیای کەناڵی کەرکووک گرتێکی ڤیدۆی بڵاوبووە لەسەرەوەی کە مامۆستایەک لە کفری بۆی منداڵەکانی لە بەکارهێنانی مۆبایل دوورکەونەوە کە زۆربەی کاتەکانیان بە بەکارهێنانی مۆبایلەوە بەڕێیا کرد، دوو بەچکە کەروێشکی بۆیان کڕی بۆی کە بە بەخێوکردنی و کەروێشکانەوە سەرقاڵ بن. بەڵام زۆری پێ نەچوو. کەروێشکەکانیش هێندەی منداڵەکان هۆگری مۆبایل و سیرکردنی فیلم کارتۆن بوون. ئێستا ئێمە چینە ماڵی ئەو مامۆستایە بۆی کە لە نزیکەوە هەم کەروێشکەکان و هەم منداڵەکانش ببین کە بینەرێکی باشی فیلم کارتۆنن لە مۆبایلەوە لەگەڵمان بن. چۆنیت؟ باشم. ئەمڕۆ هاتوونە بژیت ئەمڕۆ هاتوونە بۆ ماڵی ئێوە بزان کەروێشکەکان چۆن سەیری فیلم کارتۆنەکەن. با بڕۆین. ئامانجە چی بوو لەوەی ئەو کەروێشکانیان بکرێت بەس لەبەرەوەی لە مۆبایل دوورکەونەوە یاخود وەکو ئاژەڵ دۆستێکیان لێ بێ مناڵان. بەخێر بن سەر چاو لە ڕاستیە ئیسا بینین لە زۆرێک لە ماڵەکانە لە کورسانی ئێمە مناڵەکان بە عام هۆگری مۆبایل بوونە. بەڵام ئەم باشزانانی ئەم دوو مناڵات دوو کەرەشیان بۆ بکڕم لەگەڵ ئەم دوو کەرەشکا بنە دۆستێک و لەگەڵ ئاژەڵا بن ئاژەڵان زیاتر پێ بناسیێنم و دووری شەکەونەوە لە مۆبایلەکە هەستەکەمەوە ئیشێکی باش بێت. لە ڕازیا ڕۆژاتمە ماڵ مناڵەکان دیار بوون نە کەرەشکانی جار بوون کە زانیم لەو دیون سەری ئەوی ناکەن سەری ئەو ڤیدۆ شتەکەن دەنگ مۆبایلەکە هات کاتە چوم بینیم هەردوو کەرەشکیان داناوە و هەردووگیان لە ملەوە دانیشتن بە هەر چوارەوە سەری مۆبایلەکەکەن وتم وەڵای ئیشە باشمان کردو کەرەشکانیشان فێری سەیکردنی مۆبایل کردووە. باست لەوە کرد کە کەرشکەکان شۆکەوان کاتێک کە ئەمان مۆبایلەکە کوژێنەوەی تر کەرشکەکانش چنە شوێنی خۆیان بڵنێ وڵا کەرشکان بڵاوی لێخن یەکسەروانیشیان حەزەکەن لە دەنگی مۆبایلەکە نازم حەزەکەن لە دەنگیان حەزەکەن لە ڕەنگی مۆبایلەکە نازانم ئەو کارەکە چییە. باشیە زانم کە بەعام دایکان و باوکان هەڵسن بەوەی کە مناڵەکان لە مۆبایل دوورەوە بخەن مناڵەکانیان بکەنە دۆستی ئاژەڵان دۆستی ژینگە ئەو باشترە بۆی مۆبایلەکە هەم تەسی لەسەر مێشکیانەکە هەم تەسی لەسەر چاوانەکە هەم مناڵەکان مناڵێکی لاواز دەرەچن وەکو ئەو سانیە پێشتر خۆزای مناڵ چۆن بوو کە مۆبایل شتی نەبوو ئاسی زیرەکیان لەکوێ بۆ مە تەسیرەکە سەر ئاسی زیرەکیان ئاسی دواکەوتوی و پێشکەوتوی مناڵەکە مۆبایل زۆر شتێکی خراپە بۆیە هیوادارم دایکان و باوکان خوشکان برایان هەموو کەسێک مناڵەکانی ئاشناکە لەگەڵ ئاژەڵان ئاشنایکە لەگەڵ ژینگە دۆستی ژینگە دارگوڵ ئەو شتانە
بۆی لە مۆبایل و ئایپات و ئەتەرنێت و شتانە دوورە هەندی ئاژەڵشتمانەیە لە ماڵێمە هەتا کۆتریانەیە مریژ جوشکەمانەیە لە ماڵە هەنگمانەیە لە ماڵە لە کاتی سەردانیکردن و هەنگان زۆرجار لەگەڵ مادیێن جلوبەرگیان هەیە هەندی شارەزایان پیا کردووە بە پێی ئاسی خۆیان ئێستا شاژنی هەنگە ناسنەوە هەنگی نێرە ناسنەوە هەنگی کارکەرە ناسنەوە زۆرجار سەر سنووقان لادەن لەگەڵمان پشکنینی بۆ کەنجار وایشە خۆم لە دوورۆستم ئەوان پشکنین بۆ هەنگخانەکەن بەڵام شێوازەکەی نەختێ زۆر پێشکەوتو نییە زۆر باشە با بێنە لای یەکێک لەمانە ئەم گوڵە تۆ ناوت چییە و چەندێک کەرێشکەکەت خۆشەوەیە چەندێ ڕۆژانە چەندێ سەیری فیلم کارتۆنەکەن سەیری موبایلەکەن لەگەڵ کەرێشکەکان نام ئێوارە ڕۆژانە زۆر خۆشمەوێت لەگەڵ زۆر جار هەیە من و خوشکەکەم ئەڕۆی سێری موبایلەکەن زۆر جار ئەی کەرێشکەکان کەرشکەکانیش دائنین سێری ئەویانش سێری موبایل دەکەن ینی کەرشکان شۆکیەوە حەزیان لە موبایلە بڵێ زۆر باش ئەیتۆ خەویەتی هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ